لەگەڵ نزیکبوونەوەی جێهێشتنی عێراق لەلایەن هێزە هاوپەیمانەکانەوە سوپای عێراق و چەکدارانی داعش چالاکیەکانیان دژی یەکتر چڕ کردووەتەوە. سوپای عێراق دەیەوێت بەر بە گەشەی داعش و چەکدارانی داعشیش بگرێت. هەوڵەکانیان بۆ فشار خستنە سەر سوپا و هێزە ئەمنیەکان چڕ کردووەتەوە. دەستگای یاسایشی نیشتیمانی عێراق ڕایگەیاند سەر لە بەیانی شەممە پلانێکی چەکدارانی داعشی پوچەڵ کردووەتەوە کە بۆ هێرشکردنە سەر پارێزگای نینەوە دایان ڕشت بوو. لە بەیاننامەکەدا کە دەستگای یاسایشی نیشتیمانی بڵاوی کردووەتەوە ڕایگەیاندووە با پێی ئەو زانیاریانەی لە ڕێی هێڵە گەرمەکانەوە پێیان درراوە بۆیان دەرکەوتووە کە ژمارەیەک لە چەکدارانی داعش جوڵەیان لە ناوچە جیاوازەکانی نینەوادا دەست پێ کردووە. لە دوای بەدواداچوون و لێکۆڵینەوە لە زانیاریەکان توانیان حەو داواکرا و لە ئەندامانی داعش بە پێی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر دەستگیر بکەن. لە دوای لێکۆڵینەوەش دانیان با تاوانەکانیاندا ناوە و ئاشکرایان کردووە. لە کاتی جەنگی ڕزگارکردنی شارەکەدا هێرشیان لە دژی سوپای عێراقی ئەنجام داوە و هەوڵیان داوە دووبارە چالاشی دیکەی نوێ ئەنجام بدەن. بە پێی ڕاگەیاندراوەکە ئەو چەکدارانەی داعش ڕەوانەی دادگا کراون بە مەبەستی گرتنەبەری ڕێکاری یاسایی لە دژیان. لەلایەکی دیکەوە بە پێی ڕاگەیاندراوی هێزە عێراقیەکان ڕۆژی هەینی لە ڕۆژاوای قەزای ڕوتبەی سەر بە پارێزگای ئەنبار سێ چەکداری داعش کوژراون کە یەکێکیان پشتوێنی بۆم ڕێژکراوی لا خۆی بەستووە. هاوکات هەر ڕۆژی هەینی سوپای عێراق ئاشکرای کرد لە ئەنجامی هێرشێکی ئاسمانی لە باشووری پارێزگای کەرکووک 20 چەکداری داعش کوژراون. جگە لەو چالاکیانە کە هێزە ئەمنی عێراقیەکان لە دژی چەکدارانی داعش ئەنجامیان داوە ڕۆژی پێنجشەممە دوای هەفتەیەک لە تەقینەوەکانی بەغدای پایتەخت لە ڕۆژاوای شاری کەرکووک لە هێرشێکدا سوپای عێراق کوشتنی بەرپرسێکی باڵای داعشی ڕاگەیاند. بە پێی زانیاریە هەواڵگریەکان ئەو سەرکردەی داعش ناوی جەبارە ئەلعیساویە و تەمەنی 39 ساڵە و بە ئەبوو یاسر ناسراوە کە لە ئێستادا کەسی دووەمی داعش و جێگری بەرپرسی گشتی ڕێکخراوەکەیە. لە عێراقیشدا بە کەس یەکەم دادەنرێت ئەوەش بە گورزێکی کوشندە دادەنرێت لەو ڕێکخراوە. چڕکردنەوەی هێرشەکان و فشار خستنە سەر داعش لە دوای ئەوە دێت کە 21 مانگ لە دوو تەقینەوەدا لە شاری بەغدا 32 کەس کوژراون و زیاد لە 100 کەسیش بریندار بوو کە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بە یەکەم چالاکی داعش دادەنرێن لە ناو پایتەختدا. دوای ئەوەی پێشتر توانراوە سەرجەم هەوڵەکانیان بۆ وەشاندنی گورز لە ناو پایتەختدا ڕێگری لێ بکرێت و پوچەڵ بکرێنەوە. لە دوای ئەو تەقینەوانە مستەفا کازمی ژمارەیەک بەرپرسی ئەمنی و سەربازی باڵای گۆڕی. هاوکات ئاماژەی بەوەش کرد کە ڕۆژانە داعش هەوڵی ئەنجامدانی چالاکی دەدات لە ناو بەغداد بەڵام توانراوە ڕێگریان لێ بکرێت و پەیمانی ئەوەشیدا کە نەهێڵێت ئەو ڕووداوانە دووبارە ببنەوە.